بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ، من سیرات بابانیم. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بە دیداری ئێوەی ئازیز شاد بوومەوە. بینەرانی ئازیز، بۆم هەفتەیی بەرنامەکەم باسێک لە یاریزانێکی پێشووی یانەکانی کوردستان و سەرپەرشتیاری تیبی تۆپی یەکی لە یانەکانی ئێستاکەین کە بەڕێز عەبدولخالق شەریف، یاریزانی پێشووی یانەکانی کەیوان و بابەگورگوڕ و سۆلاوی کەرکووک و یانی چەمچەماڵ و یانی برایەتی شاری هەولێر و هەروەها لە ئێستاشدا سەرپەرشتیاری تیبی تۆپی یانی سەرچناری شاری سلێمانیە. ئەمە پێمان خۆش بوو لە نزیکەوە چاوپێکەوتنێکی لەگەڵا ئەنجام بدەین و لە ستودیۆکەمانە ئامادەی بە سوپاسەوە کاک عەبدولخالق سڵاو لێبێ و خۆشحاڵین. زۆر سپاس، منیش خۆشحاڵم کە هاتووم بۆ ئەم بەرنامە جوانە. ئینشەڵا بتوانین قسە لەسەر تەوەرێک بکەین، تەوەری وەرزشی کوردستان و یانەکانی وەرزشی کوردستان. کاک عەبدولخالق، پێشەوەی بچینە سەر یانەکانی کوردستان و یانی سەرچنەرکەی سەرخۆ سەرپەرشتیاری تیبی تۆپێکی، پێم خۆشە باسێک لە ژیانی یاریکردنی خۆت بکەم کە سەرەتای دەستپێکی هاتنە دنیای تۆپی پێوە بۆکەی دەگەڕێتەوە بەدڵنیایی و هەموو یاریزانێک سەرەتا لە تیبە میلیەکانم دەست پێکای خود لە کە پێشترا فێرگەنەوە بۆ لە تیبی میلیەوە دەست پێ کردووە، دواتر ئەنگاوت ناو بۆ یانەکان. ئەگەر باسێکی ئەمە لە زاری خۆتەوە بیستین، سەرەتای دەستپێکی هاتنە دنیای تۆپی پێوە. سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. من سەرەتای دەستپێکردنی وەرزش یانی خولیای وەرزشی بووم کە تۆپی پێم هەڵبژارد. سەرەتا لە تیپی وەرزشی ئاشتی کۆمەڵی گەنج بووین لە ساڵی 93، کۆمەڵی گەنج بووین لە ساحەی بچوو یاریمان دەکرد و کاتە ساحەی ناوچیان پێدەوت. لەوێ دەورەیەکی بچوو کرایەوە لە شاری چەمچەماڵ بڵێ. لەوێتر تیپە بەهێزەکان وەکو ڕاپەڕین، وەکو یەکێتی، وەکو ئازادی، وەکو پێشەوە کاتە کۆمەڵی تیپی بەهێزی باشمانە بوو. یەک لەو تیپانەی کە بانگێشتی ئێمەیان کرد لە تەمەنی گەنجی و لاویدا کە تەمەنمان 14 ساڵ بوو، 13 ساڵ بوو، بانکراین بۆ تیپی وەرزشی ڕاپەڕین، شەبابی وەرزشی تیپی ڕاپەڕین. سەرەتا لە تیپی ئاشتیەوە کە کۆمەڵی گەنج بووین، لەوێ دەستمان بە تۆپی پێ کرد، لەوێ دەستمان بە وەرزش کرد. خولیای وەرزشمانە بە خولیای یاریکردنمانە بوو وەکو هەموو گەنجانی تر کە تۆپی پێ خۆشترین و بە چێشترین وەرزشەکە لای ئێمە کردبێتمان. بۆیە لە تیپی وەرزشی ڕاپەڕینەوە سەرەتا دەستم پێ کرد، هەر لە تەمەنی گەنجیەوە بۆ یانی وەرزشی چەمچەماڵ شەباب بانگێش کرام. دواتریش چوومە یانی بابەگورگوڕ. لە یانی بابەگوڕیش دوای 2003 گەڕامەوە بۆ یانی وەرزشی چەمچەماڵ. ساڵێکیش بۆ یانی وەرزشی برایەتی یاریم کردووە. لە یانی وەرزشی ئازادی سلێمانیش یاریم کردووە، لە شەباب بۆ خەتی یەکیش یاریم کردووە. بۆ یانی بابەگورگوڕ ساڵێک یاریم کردووە، هەم لە شەباب هەم لە ئاستی پێشکەوتوان. بۆ یانی سۆلاوی کەرکووک یاریم کردووە، لەگە یانی کەیوان کە یانی کەیوان یانێکی پلە دوو بوو، خولی عێراقی بەشداریم تیا کردووە. لە ساڵێکی لە تیپی وەرزشی هونەر بە خۆشحاڵی و لە ژێر سەرپەرشتی کاک عیمادە سوور و کاک محەممەد زیق کە جێگای فەخر و شانازیە، کاک زیادەن و ڕاغا، ئەوانەی کە لە ژێر ڕایەنەتی ئەو ڕایەنەرە بە ئەزمونانە یاریم کردووە. مەجید سەلام، مامۆستا جەلیل لە سەرزەم ئەو ڕاهێنەرانی کەەوە باس کرد لە دەستیا کاری ڕاهێنانت کردووە، هەم لە یانەکان هەم لە تیبە میلیەکانیش. لە کامیان بوون و لەگەڵ کامیانە زۆر ئاسوودە بووی بۆ نمونە هەستە کرد ئەوەی کەوا تۆانەی تۆی دەرخستووەوە بە پێشوای خۆ دەزانانی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ببیتە ڕاهێنەر بۆن ئەو شێوازی ئەو پەیڕەوەکە یاخود ئەو شێوازی ئەو پەرە پێدەیت و پەیڕەوەکەی. لە ڕاهێنەرەکانە زۆر لە ڕاهێنەران لەژێر دەستیان یاریم کردووە. یوسف کاکی ڕاهێنەری ئەو کاتی تیپ یانی ئازادی سلێمانی کە ئێستا لە یانی هەولێرە، بە خۆشحاڵیەوە ساڵێک ڕاهێنەرم بووە. مەجید سەلام کە ئەو کاتی لە یانی برایەتی و لەگە کاک رەسەلان جەلال و کاک محەممەد و کاک ئاوارە و کاک فاتیح کە ئێستا نەخۆشە هیوای لەم ستۆدیۆی ئەوە هیوای تەندروستێکی باشی بۆ خوازم. لەگەڵ ئەوانەی کە لە نادی یاریم لە جێ دەستیان کردووە، مامۆستا یوسف کاکی، مامۆستا جەلیل ڕاهێنەری یانی چەمچەماڵ، لەگە مەجید سەلام ڕاهێنەری یانی برایەتی. ئەم سێیانە ڕاهێنەری یانە وەرزشیەکان بوون، بەڵام لە ژێر دەستی سێ ڕاهێنەری تیپی ملیش یاریم کردووە، کاک عیمادە سوور، کاک محەممەد زیق لەگەڵ کاک زیادەن و ڕاغا. بە خۆشحاڵیەوە سوپاسیان دەکەم کەوان پاڵپشت و هاوکار و هەمانگی منیان کردووە کە بگەم بەو ئاستەی کە بتوانم لە یانەکان یان لە تیپە ملیەکان یاری بکەم.
لە ژێر دەستی کامیان ئاسوودەتر بوون بۆ نمونە کاکزیا زۆر پشتیوانم بۆ زۆر هاوکارم بۆ زۆر تەشجیعمانی دەکرد بەرەو ڕایەنەرێکی ئەکادمی نەبوو بەڵام بەو فکرەی خۆیان بەو پێگەی خۆی توانی کۆمەڵی گەنجی چەند سەماڵ پێ بگەێنێ بەڵام ئەوەی کە زۆر ئاسوودە بووم جەلیل مامۆستا جەلیل زۆر شت دەی فێر بووم وەکو ئەگە پرسیارەکە بە شێوەیەکی تریش بکەم بۆ نە بڵێم خۆت بە قەرزاری کام ڕاهێنەرە زانیت هەر هەمان وەڵامە لە تیپی ملی دوو لەو ڕایەنەرانی کە زۆر سوودم لیان بینی لە ڕووی وەزژیەوە لە ڕووی ینی فێرکردنەوە لە ڕووی مانیەوە کاک محەممەد سدیقێک و لەو کەسانی لەگە کاک عیماد عەلی ئەو دوو ڕایەنەرە زۆر پاپشت و هاوکاری من بوون کاک زیادی یەکێ لەو کەسانی کە باز دەکەم پشتیوان و هاوکارم بوو بەڵام ئەوەی کە زۆر پاڵپشت و هاوکارم بوو تا پێگەشتم زیادیان ڕاها بوو ئەی لە سەردەمی یاریکردندا لەگەڵ کام یانەیە ئاسوودە بوویت بۆ نمونە چەند یانەیەک یاریت کردووە هەست کردووە ئیدارەی یانەیەک بوون کاژێڕی یانەیەک تۆ ئاسوودە بوویتە لەگەڵ یاناوە ئەو داواکاریانەی تۆ هەت بووە جێبەجێیان کردووەوە بەردەوام پاڵپشتی و کار و تەرجیعکردن و ئەوانیان هەبووە بۆ نمونە بەردەوام لەناو یاریزانەکان نبوونە دوور لە یاریزان نەبوونە کام ئیدارەیانەوە لەگەڵ کام یانەیە تۆ مرتاح بوویتەوە ئاسوودە بوویتە حتمما یانی دایەک یانی وەرشی چەند سۆماڵێکی لەو یانانەی کە لە شەبابی ژیاریم بۆ کردو لە خەتیەکی ژیاریم بۆ کرد لە پلە دۆ سەرماکەوان چۆن بۆ فتەرەی مامۆستا ڕێوار و برادرانی دەستەی کارژێڕیانی چەند سۆماڵ بەو فتەریا سەریان کەوان لە پلە دووە بۆ پلەیەک لە پلەیەکەوە بۆ نایب ئێمەش بۆ فتەریا لەگەڵ هاوڕێکانم کاک حەسەنە سوور و کاک ئاراز و کاک محەممەد زیق و کاک ملکۆ و کاک جێگر و کۆمەڵی لەم برایانەی کە ناویان ئێستا ناتوانم چکم 25 یایزانە بەڵام گشتمان بەبێ بەرامبەر ینی چەند سۆماڵ لە پلە دۆ سەرماکەوان بۆ پلەیەک لە پلەیەکیش بۆ پلە نایاب لێنە پلێ نایبیش لە ساڵی 2006 پلەی سێمی کوردستانمان بەدەستهێنا لە زوونی سەوس بەڵام بۆ کاتە یانەکان زۆر بەهێز بوون دارا سووری یاریە کرد مستەفا یاریە کرد کاک نووری یاریە کرد هیوای وەزیر کۆمەڵی ئەستێرەی جوانی باشی ئەو سەردەمە یاریان دەکرد بۆیە ئەو کاتە تۆپی پێ زۆر پێشکەوتوتر بوو لە ئێستا یاریزانی بە ئەزمونتر بە تواناتر هەبوو بۆیە بۆ فتەرە ینی وەرشی چەند سۆماڵمان گەیانە ئاستی نایە بۆیە لە یانەی دایەک مرتاحتر بووم هەم خەڵکی شارەکە بووم هەم دەستەی کارژێڕی خەڵکی شارەکە بوون هەم یاریزانەکان هەمومان خەڵکی یەک شوێن بووین هیچ یاریزانێکی غەیری چەند سۆماڵمان نەبوو بەڵام لە یانەکانی تریش ئاسوودە بووم ساڵێک یاریم بۆ بابەگوڵبڕ کرد و 2 ساڵ بە شەباب بۆ 2 ساڵ ساڵێک بۆ سۆلافی کەرکووک بەڵام ئەمە ئەوە ناگەینە کە تاموچێژی وەکو چەند سۆماڵی هەبێ بۆیە چەند سۆماڵ هەموو جار شیرینترێت لە هەموو شوێنەکانی ڕێز و حرمەتم بۆ هەواڵانێکی و برادرانی کە لەگەڵیان بوومە چەند ساڵێک واز لە یاری هێناوە لەگەڵ یانەکانە بڕیارت نەداوە دەست بەکاری ڕاهێنان کیت و یاخود خولەکانی ڕاهێنان ببینیت و ئیتر لە دوای یاریکردن و زۆرێک لە یارزانەکان دەست بەکاری ڕاهێنەرایەتی بکەیت هەڵبژاردننی من بۆ ستافی یانە پێم خۆش بوو لە ستافی یانە لە ڕووی کارگێڕیەوە یان لە ڕووی ئیداریەوە ئەو هەڵبژارد پێم خۆش بوو لەوێ بەڵام لە ڕووی ڕایەنەتیەوە پێم خۆش نەبوو حەزم بە کاری ڕایەنەتی نییە ڕکاری ڕایەنەتی تۆزێک قورسە ئەنی بۆ ئێستا وکو هەندێک ڕاگەر ئەتوانی ئەگەر بۆ دەورەیش نەبینیان ئەکادمیش نبی ئەتوانی بڕۆی تیپە ملێک ببیتە ڕێوە بەڵام یانەگرتنا ئەستۆ تۆزێک قورسە هەم لە ڕووی تەدریبیەوە هەم لە ڕووی ئەکادمیەوە هەم لە ڕووی تەشکیلدانانەوە هەم لە ڕووی ئەوەی کە بۆ منە بتوانی هەڵسەنگاندن بۆ کۆمەڵی یاریزان بکەی بۆیە قورس ئەگەر کارێک ئیشی تۆ نەبوو خۆتی تێ هەڵقوتێنی باسی یانی چەمچەماڵت کرد پێم خۆشە بە دەرفەت دەزانم لەو بەرنامە بسەریکەم پێم وایە ئاگاداری یانی چەمچەماڵ هەیە کە لە چەند ڕۆژی ڕابردووە چەند کەسێک بڕیاریاندا ئەو ئەرکە قورسە لە ئەستۆ بگرن و بۆ ئەم ساڵی خولیانە پلەکانی کوردستان سەرپەرچاری یانی چەمچەماڵکەن یانی چەمچەماڵ گەیشتۆتە کوێوە چێن ئەوانەی کەەوە ئانەوی بن بەرەو ئایا مامۆستا ڕێبوار و ستافەکەی هەرمام لە سەرۆکاتی یانەکە و لە پشتەوە پشگیری ئەم ستافاکەن یاخود نەخێر ئەوان کۆتاییان پیاتۆ لە ستافیانە نەماون خۆی ئەگەر بینە سەر ئەوەی بۆ منە یانی وەرشی چەمچەماڵ ستافێکی بەڕێزن ستافێکی ماندوون ستافێکی خۆشەویستن ناو شارە کە کاری زۆر جوانیان کردو باسم کرد بۆ فتەرەیە ینی چەند سۆماڵ تووشی قەیرانێکی وەرزشی بوو عقوبەدرا دابەزی بۆ پلە دوو بەڵام ئەوان توانیان بە ستافێکی جوان بەبێ بەرامبەر ینی چەند سۆماڵ بگەێنەوە ئاستێکی باش و لە خولی نایاب مشارەکەی پێ بکەنەوە بەڵام یانی وەرشی ینی بەتایبەتی لە خولی نایاب پارەی دەوێ ئیمکانەتی دەوێ داهاتی دەوێ پشتیوانی دەوێ من 2 ساڵە دوور و نزیک لەگەڵ یانی وەرشی چەند سۆماڵ کە لەگەڵیان دەڕۆم بۆ ئەو شارانە کە من لە دەستەی کاژێڕی یانی سەرسنارم
بەڵام وەکەوەی خەڵکی شارم پشتیوانیان بوومە هاوکاریان بوومە ئەوەی کە بە من کراوە کردومە باز دەکەن دەڵێ من لە دەرەوەی کامیرە چکم خەڵکی شارەکەم ئەوانەی کە لە دەستافیانی وەرشتن چۆماڵن دۆست و ڕەفیق و برای منن ئێمەش گشتمان خەڵکی ئەو شارێن بێ وەرشی ئەو شارە جوان کەین بەرەو پێشی بین بۆیە ئەوەی کە بە ئێمە کراوە کردومانە بەڵام وەکەوەی کە ستافەکە مابێ بەڵێ ماوە نەوان شەرعێتیان وەرگتووە لە وەرشی و لاوان بۆ 4 ساڵ خزمەتی ئەو یانەیە دەکەن لە سەرۆک و جێگر و سکرتێر و ئەندامە بەڕێزەکان بەس وەکەوەی ئیمساڵ بەشداری دەکەن منیش وەکو تۆ بیستومە لە تۆڕی کۆمەڵایەتی بیستومە کە بەشدارە بنیان بەشدار نابن ئەکاونت و پەیجەکانم بینیوە بەس ئەوەی کە من لێیان و نزیک بم سەرۆکی یانی وەرشی چۆماڵ و ئەو دەستە کارژێڕێ بەڕێزەی کە ئەڵێت بزەبتیش قەرزارن تووشی داڕمانێکی وەرشی بوونە یاریزانەکان گشتی ئیزندراون ڕۆشتون لە یانەکانی ترن بۆیە مشارەکەکردن بەو شێواز و بۆ بەرنامەیە تۆزە قورسە ئەوەی من ئەزمونێکم لە تۆپی پێ چەند ساڵە دەماوی 20 ساڵە ناو تۆپی پێین مشارەکەکردن تەنیا بە گفتار نابێ پاڵپشتی بە هاوکاری بە دەسە جەمعی دەبێ چکمەگە یاریزانە بێت تۆ مشارەکە و کەلوانەیە قورستر بێ لەوەی کە لە نێوەی دەوریە سەحبکەنیان تووشی نەکسەیەکی وەرشی بێن ئەو کاتە چەند سوماڵ باوەڕ ناکەم تەحملی شکستێکی ئاوا قورس بکات باشە با من پرسیارێک لە تۆ بکەم لەسەر ئاستی وەرشی کوردستان ئەگەر بێت و یەکی تۆپی کوردستان یاسایەکی دەرکەدا بۆ گرێبەستکردنی یاریزانەکان و یاریزانەکان بۆ گرێبەست یاریزانەکانی خولی نایب لایەنێکم بۆ 3 ساڵ بۆیە لە سەرەتایە یاخود 2 ساڵ بۆیە ئەمە نابۆیە سوودگانێک بەیانە دارایی لاوازەکان کەەوە لە بەرامبەر بۆم هەر یاریزانێکی ئازبەرز لایەنەکانە دەرەکەوێت کە گەر یانەیەکی پارەدار بیەوێ ئەم یاریزانە پەلکێش کات لە بەرامبەر بڕێک پارە بدا بە یانەکە خۆی ئەمە دوولایەنەیە ئەگەر بینە سەر واقعی وەرشی کوردستان دوولایەنەیە یاریزانێکی گەنج یان یاریزانێکی تازە دەرکەوتوو دەکەوێت لای تۆ ناکرێت بەو پارەیان بەو وابەستەیە تۆ بڵێ ئیلا 200 دەدەمیان 250 دەمی ئەم گەنجە تازە پێگەشتووە بەڵام کەتە پێ دەگاوت چکم ێستا سەردەمی گەنجە یاریزانی بە ئەزمون باشە لە ناو یانەیە بێ بەڵام گەنجەکان دەتوانن زۆر شت بکەن تۆ ناکرێ ئەم یاریزانە وەکو عەبدێکی خۆدیان وەکو ژێردەستەیەک بەکاری بێنی بیچەوسینیتەوە پارێکەم بدەیتێ یاریکەم پێ بکەی ئانی دوولایەنەیە بەڵام لامان کاشەیانش حەقی خۆیەتی بۆ نەگرێبەست بۆ 2 ساڵ کە یاریزانەکە ئازاد بێ سەرپشکە تۆ ئامادەی گرێبەست دەگەڵ یانەکەی من بکەی بۆ 2 ساڵ بەم شێوازاگەر ئاست بەرزتر بێ و باشتر بی ئێمە دەتوانین لە ڕووی دارایەوە هاوکاریەکەت بۆ زیادکەین ینی بۆ هەمان پارە و بۆم هەمان گرێبەستە نا یانی دوولایەنەیە بەڵێ یانە سوودمەند دەبێت لەو کۆمەڵ یاریزانی کە دەتوانێت سوودیان لێبێ بەڵام کۆمەڵ یاریزانژێ موفق نابن لەم یانەیە ئەمیش وەک باسم کرد دوولایەنەیە ئەم یاریزانە دەبێت ڕێ خۆشکەر بێ بچێت لە شوێتە جێ خۆی بکاتەوە بەڵام لە هەموو شارێکە بێ ئێمە ڕێ بۆ گەنجەکانمان لاوەکانمان خۆش بکەین ئەگەر هیچ نەبیز نەبێ هەر ساڵی 8 یاریزان بێنین بە پارەیەکی کەم دەتوانین سوود لەم گەنجانە وەربگرین ساڵی ئایندە دەتوانین کۆمەڵ یاریزانی ئەوانەی کە پارەیەکی موچەیەکی زەبەلاح وەردەگرن ئەگەر بڕۆنیان خۆمان ئیزنیان دەین بە هەر شێوە لە شێوەکان دەتوانین سوود لەو گەنجانە وەربگرین بیانینە پێشەوە ساڵێ 2 ساڵ چۆن ئێمە لە تەمەنی گەنجی و توانیمان بچینە لە خولی نایاب ئەو گەنجانەی دەرفەتیان پێ بدرێ و هاوکاریان بکری و پشتیوانیان بکری و تەژیان بکری هیچ نەبێت تەژیان بکرێت کە مانگی 100,000 بیتێ بە هەر 8 یاریزانەکە پارەی یەک یاریزانی باشی نایابە تۆ دەتوانێت ئەم 8 یاریزان لە ساڵی ئایندە لە ساڵەکانی داهاتوودا سوودیان لێبینێت لە هەر هەشتیش دەبێت لە سییانان سوود دەبینی بۆیە من قەناعەتم وایە دەبێت هەموویانە وەرشیەکان شەبابێکی بەهێزیان هەبێ بۆی بتوان سوود لە گەنجەکانیان وەرگرن بۆی لە چی لە پلەیەک بێ چی لە نایاب بێ شوێنام بکەنەوە ئەوەی کە باشیش کرد بەڵێ وایە دەتوانی گرێبەست بۆ 2 ساڵ یان کەمتریان ساڵێک 2 ساڵ بکەی بۆی هەردوو لە ئیسپادی لە قەزی منەوە ئێستا بۆ من لە ئەوروپاشە بینی چەندین یاریزانی بۆ من لە چەندین یاریزان هەیە لەیان ئاز لاوازیانیان ئازماون ناوەندەکانەوە دەرەکەوێت کاتێک یانە گەورەکان چاوەبڕنە ئەم یاریزانە و پەلکێشی بکەن بڕەپارێکی باشە دەن ئەم یاریزان بۆن ئەم یانە تاوەکو ئەو یاریزانە پەلکێش بکەن ئەمە لە بەرامبەر ئەو یانەیە سوودمەندێکی دارایە بێت لەبەرە ساڵی ڕابردووە بینیمانە یانی پۆرتۆی پورتگالی بروسیا دۆرتمۆند مۆناکۆ چەندین یانی تریش هەیە لەسەر ئازی ئەوروپا بۆ منە یاریزان پێگەین و دواتر بە بڕەپارێکی باش ئەیفرۆشنەوە لە کوردستانیش ئەکرێ ئەم ئەزمونە تاقی بکرێتەوە و سوودی لێوەربگیرێت بۆی کەوە هەر یانێک کاتێکە بۆن ئەو وەرزە تەواو بێ بڕەپارێکشی سەرف کردووە بە بۆ منە بە موچەی یاریزانەکانەوە بە بڕی گرێبەست بێ یاخود بە ڕۆشن بۆ شارەکانی تر بێ بۆ ئەنجامدانی یاریەکان کاتێکەوە ئەم یاریزانی ئەڕوا ئازبەرز ئەتوانێت لە بەرامبەر ئەم ڕەپارەی دەستێکەوە 2 یاریزانی دیکە پێنێت
کە لەم بەڵێ ئاسانۆکۆ ئەو یاریزانە نەبێت بەڵام بۆ نمونە لایەنی کەم نیوەی ئاسیا و یاریزانیان دوو لە سەرسیاسی ئەو یاریزانە پێشکەشکەن و دوو یاریزانی بۆ پارێ پێبێنێت توانیە خۆی ئێمە دەتوانین سوود لە هەردوو لایەنی وەرچێکە وەرگیانی چی گەنجەکان چی یاریزانە بە ئەزمونونەکان ئێمە ئێستا چەند سۆماڵ خاوەنی زۆرترین یاریزانی کە لە دەرەوە یاریەکە چی لە ڕووی لاوان تازە پێگەشتوان و پێشکەوتوان ئێمە دەتوانین سوودیان لێ وەرگین سوودەکە چۆن دەتوانین وەرگین کۆمەڵە خەڵکی ئەکادمیمانەیە لە چەند سۆماڵ کۆمەڵە ڕایەنەری بەتوانامانەیە کە بین کۆیان کەینەوە دوو ڕایەنەر لە شەباب دەست بەکار بن دوو ڕایەنەر لە ناشین دوو ڕایەنەر لە پێشکەوتوان ئەگەر ڕایەنەرێکی دەرەوەی چەند سۆماڵی بینی بۆیان دەتوانانی شوێنی 6 لەو ڕایەنەرانە بکەیتەوە دەتوانانی لە شەبابەکە بۆ خەتی یەک ئەگە ساڵی 3 یاریزان پێ بگەینێ بۆ تۆ زۆرە لە ناشئینیش بامان چۆن ئێستا سیروانی نوێ پێشمەرگە نەورۆز هەولێر ئەمانە سەرەکی ئەمساڵ زۆرترین دەرفەتیاندا بە شەبابەکان و سەریانکەوان بۆ خولی نایە ئەمە یاریزانی خۆیی بە پارەیەکی کەمیش دەتوانێت ئیسفادی لێ بکە ئێمەش دەتوانین بەو گرێبەستانە یان بەو شێوازی کە باز دەکەی عەقدێک لە نێوانی یاریزانەکە و یانەکە چکم ڕایەنەر هەست کاتێ پێ دەگۆڕێ ئەنجامەکانی خراپ بیان بەدڵیان نەبیان ڕایەنەرەکە یاریزانەکانی لاپەسەند نەبێ بەو شێوازە نەتوانێت لەوانەیە ڕایەنەر دەستبەرداری یانەکە بیان یانە دەستبەرداری ڕایەنەرەکە بێ بەڵام یاریزان مولکی یانەیە چکم ڕایەنەر مولکی یانە نییە لە ماوەی وەرزێکا بینیمان یانی چەند سۆماڵ چوار ڕایەنەری گۆڕی موفق نەبوون خۆڕایەنەرەکان گشتیان بە ئەزمون و بەتوانا بوون کاپتن ئەرسەلان بوو کاپتن یونس بوو کاپتن ڕەشاد بوو کاپتن مسەفەر بوو سێکە زۆرترین ڕایەنەرمان گۆڕی لە ساڵێکا کاپتن مامۆستا سەلاح بوو لە ئاخیرە مامۆستا ڕێبواری فەقیر هەموو ئیشەکان خۆی کردی هاتینە سەر ئەوەی کە بۆ کەس نێتوانی لەو سێ چوار یاریە گرنگی کۆتاییە ئەرکی قورسی یانی چەند سۆماڵ بگرێتە ئاسۆ بوو یانی چەند سۆماڵ تووشی داڕمانێکی وەرشی بوو لە خولی نایە بۆ دابەزی بۆ خولی پلەیەک بۆیە دەتوانین سوود لەوە وەرگین بەڵام ئەبێ بە لێک تێگەیشتن بە هەردوولا نەک ئێمە ئیجباری بکەین ئەم یاریزان نادەم ئەبێ 10 ملیۆن دینارم بداتێەوە لەو لە سەرەتای ساڵەوە تاکو کۆتایی سا 3 ملیۆن ماداوە پێ ئەمەش گەورەی دەگوتین خەدرەکە لێمێری بکەین بۆ ساڵی تازە بەڵام ئەگەر یاریزانەکە بێت و ملتەزم نەبێ بەیانەکەەوە چی لە ڕووی تەمرینەوە چی لە ڕووی یاریکردنەوە چی لە ڕووی ئاداوە چی لە ڕووی ڕێزگرتن لە ڕایەنەر و لە دەستەی کارژێری دەتوانێت یانە عقوبەی ئەم یاریزانە بدا لە بەرەوەی یاریزانەکانتر دەستێک وەرگرن کە بەم شێوازە ڕەفتار نەکەن بەڵام ئێمە لەم یانەکان بینیمانە یاریزان کۆیلەی هیچ یانیەک نییە چون بۆ خۆمان یاریزان بینە زۆرمان لە ناخۆشەکە دەستەی کارژێر یان ڕایەنەر بە شێوازێک تەعامل لەگەڵا بکە وەکو کۆیلێک تەماشا بکە یان بۆ نمونە بڵێ من ئیستیغناکەت نادەمێ ئەگەر بەم شێوازە ئەوە نەکەی بۆ یاریزانیش دەبێ کە یانێک گرێبەست دەگە یانێک دەکا ئەبێ وابەستە بێ بۆ گرێبەست و شێوازی عەقد و اتفاقی کە کردوێتی بێ واڵبەستە بێ بۆ ساڵی کە لەگەڵیان بەردەوام بێ بۆ شێوازی کە کردوێتی ناکرێت بۆ تەمرینەیە یان خۆی بکاتە ئیسابە یان گەچەر بە نادێکە بچون نادێکەش حەقی خۆتی لەوەیە ئیجرات بەرامبەری بکەن بەڵام هەندێک کاتیش بوون ئەو یانەیەکەوە بۆی ئەچێ ئەو یاریزانە ئەگەر یانەیەکی پارەدار بێت بۆ نمونە کێشەی دارایی نەبێت ئاساییە بۆ نمونە ئەم یانەیە بڕە پارێک وەرگری لە بەرامبەر فرۆشتنی ئەم یاریزانە بەیانەیەکی تر بوون لە بەرامبەر پێدانی ئیستیغناکە لەوانەیە ئەم بڕە پارێ بۆ ئەو یانەی یاریزانەکە بۆ یەکێک کێشەیەکی ئەو تۆ نەبێت هیچ پێوەشی دیدارێت بەڵام بۆ ئەم یانەیەکەوە باری دارایی خراپە پاڵپشتێکی دارایی زۆر بەهێزەوێت خۆی 100% پار یانی وەرشی سۆماڵ هەندێک لەمانەی ئەنجامدا ناچار بوو چونمە یاریزان ئامادە نەبوون بێنەوە بۆ ینی چەند سۆماڵیش بۆ نمونە یانەیەکی گرێبەستی خۆی هەیە چون من وەک باسم کرد ڕاستە لە ڕووی دۆستایەتی و برایەتی ئەوانە زۆر تێکان بەڵام لە ڕووی کارژێڕیەوە تەدەخولیانم نەکردەوە قەم بەستیان لە زۆربەی کۆبوونەکانیش من نەچوون بەڵام لە دەرەوەی ئیدارەکە چین بۆ شارەکان لەگەڵیان پاپشیان بوومە هاوکاریان بوومە زۆر جار ڕاوێژ و پرسیان کردووانیەوە جێ خۆشحاڵێک ئەوان ڕاوێژ بە زۆر کەسی ئەکادمی وەرشییان کەسایەتی کۆنەکان دەکەن بەڵام بەڵێ وایە ئەو یاریزانم بۆ فەقنیە لە میانەیە یان پێی خۆشە بڕوان لەو نیوەی مۆسم زۆر ئاسایە بە اتفاقی هەردوو لایەن ئەو یانەیە ئامادەیە کۆمەڵێ هاوکاری ئەم یانەیە بکە ئەم یانەیە ئیسفادەی لێ دەکات لە ڕووی یاریکردنیشەوە ئەم یاریزانە ئیسفادە لەو یانەیە دەکات کە بۆیە ڕۆژکم مرتاحترە چکم تۆپی پێش هەموو شتێک ئاسوودە بوونە تۆ لەم یانەیە ئاسوودە نەبینە یانەکە ئیسفادە دەکەن نەخۆشت حازریت و مرتاحی بە و تۆپی پێیکەیکەی شاد و خاڵق باسێکی یانەی وەشی سەرچنار بکەین یانی وەشی سەرچنەر کەی دەست بە ئامادەکاریەکانەکە یاخود ئەم ساڵ بەشداری خولی کوردستان نەکات من 2 ساڵە بە خۆشحاڵی لەگەڵ کۆمەڵی هەڤاڵی خۆشەویست کە بێ بە بەرامبەر من لە چەند سۆماڵەوە کاک بەرزان سەرۆکی یانەیە ئێستا لە شوێنێکی دوورەوە کاک ئاسۆ پێشتری سەرۆکی یانە بووە ئەویش هەر خزمەتی یانەکە کاک فەرمان کە ئەوش خزمەتی یانەکە بێ بەرامبەر کاک دانامانێ مەهاباد خانمانێ کۆمەڵی خەڵکی نێمە هەڤاڵی ئەم
حزبین یان ئەم یانەیە کە خزمەتەکەین بەبێ پارە بەبێ داهات بەبێ ئەوەی کە هاوکاریەکمانێ بەڵام خۆمان بە خاوەنی ئەم یانەیە دەزانین هاتوین خزمەتکەین من لە چەند سۆماڵەوە هاتووم خزمەتی یانەی وەرشی سەسنار بکەم. عەبدولخالق لە ماوەی ڕابردووە بۆ نمونە چەندین جار هاوکاری تیبە میلیەکانت کردووە هاوکاری یانەکانت کردووە ئەمە تا چەند بۆتە بۆ نمونە چۆن بڵێ بارگرانی بۆ سەر ژیانی تایبەتی دیانەوە تا بۆ نمونە چۆن بوو بڕیارەتدا دەست بکەی بەم هاوکاری یانەکان بۆ نمونە بەکڕینی سێتی جلبێ بۆ تیبە میلیەکان یاخود بۆ نمونە پێداوی سێ وەرزشیەکان بە شێوی گشتی بۆ یانەکان و تیبە میلیەکان. خۆی مەسەلێکی پێشینان هەیە لێ کەسی شیاو بۆ شوێنی شیاو من ناڵم شوێن و شیاوم بۆ شوێنە بەڵام چکم وەرشوان بووم لە تەمەنی لایەوە حەز و خولیای من وەرزش بووە دەزانم گەنج بە فلتەرێکا تێدەبڕێن نەبوونیە تیپە میلیەکان لەوانەیە گە سێتێکی بدەیت دڵخۆشە بێ کۆمەڵی گەنجی هەیە من بە سوپاسەوە سوپاس بەخوای گەورە من فەزلی خوای گەورەیە لە 2013ەوە کە دەست بەکار بووم وەکو بەرپرسی وەرشی لاوان ئەو کاتە لە یەکێتی لاوان بووم کە کاگومێت خۆشناو سکرتێرمان بوو پارێکی باش لە بەندەستمانە بوو دەمانتوانی هاوکاری تیپە میلیەکانی لەو کاتەوە بڕیارمدا کە دەست بەکار بم هاوکاری تیپە میلیەکان یانە وەرشیەکان گەنج و لاوی وەرشکار لە هەموو کوردستان بە سوپاسەوە توانیمە لە هەڵەبجە لە بیارە لە کەلار لە کفری لە دەبەندیخان لە ڕانیە لە پشدەر لە ئاکرێ لە سۆران لە دهۆک هاوکاری تیپە میلیەکان و هەشتیانی وەرشیم کردووە ئەمە بۆ خۆم ئەزمونێکمە بۆ کەشی زەقی لێ نەکردوم بڵێ بۆ هاوکاری دەرەوەی شاری چەند سۆماڵ دەکەی بەڵام لە چەند سۆماڵیش لە تەچێ لە چەند سۆماڵ لە شۆڕش لە هەموو شوێنانەی خۆمان یارمەتی ئەگەر هەموو تیپەکانم نەکرد بێ زۆربەی زۆری تیپەکانم کردووە ساڵانەیش بەرنامەیەکمانەیە لەگەڵ برای بەڕێزم کاک یوسف ئەنۆر بەرپرسی لقی 19 و برای بەڕێزم کاک بارۆس کارژێری لق و سەرپەرشتیاری بەشی جەماوەرەکان لەگەڵ هەواڵانمان لە لقی 19 کە تیپە وەرشەکانی چەند سۆماڵ و شۆڕش و تەچێ ئەبینە دەرەوە بەبێ بەرامبەر بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە بڵێن ئەمە سەربەچی حزبێکە سەربەچی لایەنێکە چێ و چێ نییە دەیانبین لە هەولێر یاریگایان بۆ دەگرین پارەی کرێ پاسەکەیان بۆ دەدەین تیپی بەرامبەرشان بۆ دۆزینەوە هەموو مەسروفات و تێچووی ئەو تیپانە لە ئەستۆی ئێمە وەکو لقی 19 وەکو پارتی دیموکراتی کوردستان بۆیە من فکرم لەوە کردوتەوە یارمەتی زۆربەی شوێن و شارەکانم داوە بە خۆشحاڵیشەوە هەتا لەم پێگە وەرشیا بم هاوکاری وەرشکاران دەبم بەردەوام دەبین بەرنامە و پرۆژەی تریشمانەیە لە ئایندەیەکی نزیکدا بەرنامەکە بە شێوازێک و شێوازێکی مۆدیرتر ئەتوانین خزمەت بە گەنجان و لاوان و تیپە وەرشەکان و یانە وەرشەکان بکەین. کاک عەبدولخالق من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لەگەڵ ماوەی بەڵام کاتی بەرنامەکەم هەرەوە نەبوو پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە ئەگەر شتێکت ما بێت دواوتە شتێک لە کۆتایی بەرنامەکە منش خۆشحاڵم کاتم بۆ ئەم بەرنامەی جەنابتان ئینشەڵا دەنگ و ڕەنگی یانە وەرشەکان تیپە میلیەکان گەنج و لاوانی وەرشکاران بگاتە شوێنی خۆی داوا لە یانە وەرشەکانەکەم احتیمالی 100% بکەنە سەر گەنجەکانی خۆیان با خۆماڵی بن با ڕایەنەرەکانمان خۆماڵی بێ با خەڵکی ئەکادمی بین پێشەوە با بتوانین خزمەت بە تەوەری وەرزش بکەین لە هەموو کوردستان چکم کوردستان گەنج و لاوی باشی تێدایە دەتوانین سوود لە بەهرەکانی وەربگرین با ئێمە زۆر احتیمال نەکەینە سەر یاریزانی دەرەوەی هەرێمی کوردستان چکم ئەگەر لە هەموو شوێنێکی تۆپی پێدا لە هەموو شوێنێکی دنیادا ئەگەر احتیمال نەکەیتە سەر یاریزانەکانی خۆت گەنجەکانت تەشجیع نابن بێئەمەلە بن ئەڵێەوە تاگەر من نادەکەشم بەرەو نایاب و خولی پلێک بڕوە لەوانەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان یاریزانی تر بێنن من داوا لە بەرپرسان و ئیداری هەموو قەزا و شارەکانەکەم هاوکاری یانە وەرشکم ئەم گەنجانە ئەم لاوانە کە لە ناو تەوەری وەرشە کۆبوونەتەوە لە زۆر شتی خراپ دەگەڕێنەوە من دووبارە خۆشحاڵم سوپاس بۆ بەرنامەکەتان دەست خۆشتان بێت دویسانەوە زۆر سوپاس بینەرانی ئازیز من گەیشتمە کۆتایی ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانەی وەرزش لە کۆتایی بەرنامەکەشا سوپاسی ئامادەبوونی عەبدولخالق شەریف یاریزانی پێشووی تۆپی پێ و سەرپەرشتیاری تیبی تۆپی یانی وەرشی سەرچنار دەکەم کە ئەمڕۆ لەگەڵ ما بوو سوپاس بۆ ئێوەشکەتان کاتە بینەرمە بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیدا دوابانی قبوڵ فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.